ئامارەکانی ئەم ساڵ بەڕاستی دڵخۆشکردنین ڕووداوەکان ڕوو لە زیادبوونن لە دەمانجی ڕابردوو لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران ١٩ ڕووداوی هاتوچۆمان هەبووە ٢٧١ کەس بەداخەوە بریندار بووینە لیسان بەجایشکە بەداخەوە 13 هاوڵاتی گیانیان لەدەستداوە کەوا 12یان لە ڕەگەزی نێرن یەکیشیان لە ڕێگەزی مەیە بەداخەوە ئەم ڕووداوانە ئامارەکانیش ئامارەکان دڵخۆشکردنین هۆکاری ڕووداوەکان بۆ زۆر هۆکار دەگەڕێتەوە هۆکارمان هەیە ڕووداوەکان شوفێرە خودی شوفێرەکە هۆکاری سەرەکیە لە ڕووداوەکە هۆکاری ترمان هەیە خراپی ڕێگاوبانەکان و تەسچی ڕێگاکان هۆکاری تکەمان هەیە کەوە کوالێتی ئۆتۆمبیلەکان بە شێوەیەکی گشتی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران بەم شێوەیە